خۆ بوەختان و خێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت بن. هەر بۆ خاتری ئەوەی دوای ئەم گشتە ژەڵەژان و درۆ دەلەسەکردنە میدیاییە لەم شتەی کە پێی ئێژن ئاگربەس و لەم شەڕە ئێران و ئەمریکا و ئیسرائیلە ئەم شەڕە سێقۆڵیە تەحلیلێکمان بێ بەرچاوڕوونیەکمان بوێت. من محاولەکەم کە چاوێ بخشێنمە ئەم وەزعە کۆی بکەم و تا خەڵکە کورد بزانن وانە چ وەزعیەتێکە ئەوزاع بەرەو کوێ ئێشێ پێش بڕوات. من بۆ خاترەوەی نۆیزی جێگەهای ترنێت لەم هەنسفری ئەستفادەم کرد با لای وەم تا شتێک پەخشکەمە بۆتان. وەختە خۆی لە کڵاب هاوسە جەماعەتی ئێرانی هەن سەر بە جەزایرە قودرەتن. کەسێک بوو بەناوە پرۆفسۆر ئەمیر ئەحمەدی. ئەمە کەسێک بوو کە ئەنجومەنە ئێرانیانە ئەمریکای دروست کرد بوو لە کاتە ئەحمەدی نژادا لابیە کرد بۆ دەوڵەتە ئێران. سەر بە کانونهای مختلفە سەپاهی بوو. من لە کڵاپەکەی ئەوە حزورم پێیا کرد بۆ خاتری ئەوەی لە گێڕانەوە و لە ڕووداوەکانە دەخاڵەت بکەم و دەستکاری بکەم. نازان مەڵۆتە ئەمە بەچی تعبیرەوێتەوە کڵاب هاوس جێگەیە کە دائنیشی وە گفتوگۆەکەی تریبونێکە مەیلیان بێ تریبونە پێدەن مەیلیان بێ پێت نادەن. باشوێت من لەو کڵاپە بووم و کۆمەڵێ قسەم کرد کە هەنە فبریوەریە جا لەگەڵ ئەم ڕووداوانە بیدەنە دەم یەکتریۆ بە فارسیە تەرجمەیەکەمەوە. قدرت و جزایر قدرت شما اسب مراد را میتازاند کانونهای قدرت و جزایر قدرت. شما در ماجرای رازینی و مقیسه دیدید ما نفهمیدیم این گرگ تنهای آب در چی بود، اما یه پیام واضح داشت: این جنگ قدرته، یه عده از شماها حذف بشید. من روی نستج اعلام میکنم ما وارد یه شیفت دیگه شدیم. من روی نستج اعلام میکنم ما وارد یه شیفت دیگه شدیم. این دوران پس از علی خامنه‌ایه. این دوران پس از علی خامنه‌ایه. آقایان رانتخور، خانم‌های رانتخور، خیلی از شماها حذف میشید. طی ماه‌های آینده، طی سال آینده حذف میشید. خۆ من لەوێ شارەکەم کە ئاغایان و خانم گەلە ڕانتخوەر مشەخوەر ئەمە شەڕت دەسەڵاتە و لەم شەڕت دەسەڵاتە ئێوە ئەکوژن کۆتانەکەن و لە مانگهای ئایندە داهاتووە ناگاتە ساڵێک. یاران بڕیگیانەوە مەوجودە لە ناوە کاناڵە تەلەگرامی ئێمە وەتوانن ببینن. من ناتوانم دەنگم بەرز بکەم و بۆ خاتری ئەوەی کە بتوانم بەسەر ئەوزاعەکە مسەلەت بم. امیدوارم کەس نەبێ دەنگم. خۆ لە پڕێکا ئیعلامیان کرد کە ئاگربەستە. ئێستا هەم ئێران براوەیە، هەم ئەمریکا براوەیە و هەم ئیسرائیل. بەڵام ئەم ئاگربەستە معنای چییە؟ بۆ ئەوانەی وا لە کاتە هەیەجانات تا حەزیانە و پێیان وایە کە دوژمنایەتی فقط بە زرم و زارمە و شەڕ فقط یعنی لەشەکان تیکە تیکەکردن، ئێستا وەسە خۆڵ و دۆت کردووێ بە سەریانە، هەموو ئومیدەکانیان بەرباچوو. بەڵام من هەرو کاتێش وتم ئێستەیش ئێژمی مەیدان و ساحە پڕەت لە سەبەبی گۆڕانکاری. بۆ خاترەوەی ئێوە تێبگەێنم لەم مەبەستم چییە؟ شەڕ تازە دەسی پێکردگە. چه شەڕێ دەسی پێکردگە؟ شەڕە بربەرەکانی دەسی پێکردگە. با من مثالێک بەمە خزمەتە. چاوێ بخشێنن بە BBC فارسی، چاوێ بخشێنن بە ئیران ئینتەرناشناڵ، چاوێ بخشێنن بە ڕەسانەهای ئینگلیسی، گوێ لە قسەکانە دۆناڵد ترامپ بگرن، قسەکانە بنیامین نەتانیاهو گوێ بدەن وە پرۆپاگاندای جمهوری ئیسلامی. من وتم جمهوری ئیسلامی دەست ئەکا بەگرتنی یەک عەددە و لە پڕێکا ئەیان کوژێت. سوال: جمهوری ئیسلامی بۆ گەرەکێسی ئەم دیمانە لە خۆی دەربخات ئێستا لەم کاتا
لە پڕێکا خەڵک ئەگری و بێ محاکمە ئێعدامیانەکە. ئەمڕۆ 3 کوردی ئێعدام کرد لە زیندانە ورمیە بە بەهانەیە جاسووس ئیسرائیل. پێشووتر 3 تری ئێعدام کردبوو. ئەمە 6 ئێعلامەکە حدود 600 نەفری کردکە. ئەم ئاگربەسە چییە؟ تەمامە شەڕ تەمام بوو. نه ئێستا فێرتانەکەم لە ژیانە خصوصیە خۆتانە کە تۆ بۆچی ئێشێ بە زوویی نەسارد بووی تۆ بە ئاسانی نەگەرم بووی تۆ. خۆپ ئاغای بنیامین نەتانیاهو تێت چیرۆکێ تعریفەکات لەوەی کە ئێمە تەهدیدمان لەسەر ئیسرائیل لابرد. یاڵاتە متحدەی ئەمریکا تێت ژێ ئێمە بە ئامانجەکانمان گەیشتین لە پڕێکە سەنەدێ دزە ئەکاتە دەرەوە لە پێنتاگۆن و دەست بەجێ وتەبێژی کۆشکی سپی تێت ئێژێ ئەمانە درۆزن و سەخیفن و درۆ ئەکەن. سەنەدەکە ئێژێت نەوەویەکەی ئێران ئاسیبێکی وای نەبینیوە و بە چەند مانگ دروست ئەبێتەوە. ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە BBC ئێژێت بۆمبەکەی فۆردۆ وەکو بۆمبەکەی هیرۆشیما شەڕی تەواو کرد. لەو لای شەوتم جمهوری ئیسلامی ئێژە سەرکەوتین هەیمەنەی ئیسرائیلمان شکاند، هەیمەنەی ئەمریکامان شکاند. لەو لای شەوە خەریکە جاسووس ئەگرێ بە ناوی جاسووس ئیسرائیلی بێ محاکمە لە تەر حەد و فەوریەتیە مەجلسا ئێعدامیانەکە. تۆ کە سەیرە ئەماکەی ئەگەر ئینسانە ژیری کویت ئیستا ئەزانی ئەم ئاگربەسە خەریکە چیەکە. ئەم ئاگربەسە مەجال ئەدات لە حەڕم و بڕم و شەڕ و کوتەکاریەکە فراغێ بگرن تا چیرۆکە ئەم شەڕە بهۆنەوە نەڕەیشنی بۆ دابنین. هەر کەس و باسە قارەمانیت خۆی بکات. جا با من مثالتان بۆ لێ بم. تۆ لە ناوە خیابانە ئەبێ بە شەڕی لەگەڵ کەسێکە سەر و مشتە خاص ئەیان لە یەکتری معلوم نییە کێ خواردی کێ دای لە کێ. هەر تکتان شەکەت ئەوون لە یەکتری فاسڵاگرن دائەنیشن ئاوێ ئەخۆن نەفەستان تێتە سەرە خۆتان ئەتانوەنە کەنارێ ئەکەونە باسە شەڕەکە. هەر کامتان ڕەوایەتە خۆتان لە شەڕەکە ئەدەن لە وەسەتە شەڕەکە تووڕاون. یەکێ کافیە ستێزەتان بە بێژە خۆ بەرە چاوت ڕەشوگە وەڵا بمرم حەزم پێ نەکردووە دایان لێت تۆیش گەرەکتە بێژی داگمە لە تەرەف. ئیسە تۆ هەر بارێکای خونجنی یەکێ فیتنەی یەکە یەکێ پێ ئەکەنی یەکێ مەسخەرەتەکە. تۆ لەم گێڕانەوە وردە سەر لە نوێ دەرگیریەکەت ئەمیقتر ئەوێ کینەکەت ئەمیقتر ئەوێ ناگەی بە جێگەیەک وە سەبەبکار کارە لێ خراپەکە. ئەمە دەق ئەم شەرایطە سەیستەوایەتیە. ئیستا ئەرزشیەکانی جمهوری ئیسلامی محاولە ئەکەن جۆرێ ڕەوایەتکەن. عەلیە خامنەئی خۆی شاردەگەسە و نایێتە دەرەوە، بەڵام عەلیە خامنەئی دوای ئەم شەڕە 10 ساڵی تر نامرێ. عەلیە خامنەئی تازە ئیستا خەریکە ئەژیت لە تەمەنە 86 ساڵە. جا لە جمهوریەتە ئەفلاتونە سقرات ئەگات بە پیرەمەردێکی یۆنانی ژێدانی شەبا قسە بکەین. پیاو کە لەزەتی جنسی نەما حەزی لە قسەیە. پێ 86 ساڵە بە قەوڵە ئیسلاڤیژیشێک لە 75 ساڵگی کە ئیتر واردە دەورانی ژنبوون ئەوێت. ئەم ئیسلاڤیژیژێک کێژێتی کۆت لە ئەوە لە من نییە حەزی لە شتێکی ترە. عەلیە خامنەئی لە توو لە ژیانە ئەوەنە زیندوو نەبووە. مهم بووە و خۆی شارگەسە و ئەحساسەکات و تەکە شەیتانە گەورە دەرکەوتگە و تەکە ئیسرائیل دەرکەوتگە و یعنی بازیە هەماهەنگە بینە ئەمانە لە کەرەکتەرەکانیان لە ئستەیجی ژیانیانە دەخاڵەتەکە. ئێمە ئینسانین حەزوە خۆمانەکەین بە تایبەتی ئینسانە بێ لیاقەتێک بین بڕۆینە جێگەی دامان بنێن فووەکە نەژێرە قولمان. دۆناڵد ترامپ حەزوە خۆیەکە
دۆناڵد ترامپ شەومەنە تەلەڤیزیۆنیە، دۆناڵد ترامپ پێی وایە کە بەرگوزیدەیە خوایە، دۆناڵدە سوور پێی وایە کە هاتکە جەهان ڕزگارکە، دۆناڵدە سوور پێی وایە کە هاتکە عەزەمەت بۆ هەرچی شتە بگەڕێنێتەوە، هاتکە سوڵح دابنێ. وەختێ دۆناڵد ترامپ ئێژێ بۆمبەکەی فۆردۆ وەکو بۆمبەکەی هیرۆشیما سوڵحی هاورد، یعنی من جەنگ تەڵەب نیم، من پێشم بە جەنگ گرتگە، بۆ لەبەرەوەی فرە حەسەکات بە عینوانە سوڵح دۆستێک بناسرێت، ئاشتی دۆستێک بناسرێت. هەروەها بنیامین نەتانیاهو، هەروەها عەلیە خامنەیی، هەروەها تەمامە ئەوانەی لە جێگەیەکا وەکو مەعمەرە قەزافی حەزیان وە خۆیان نەکرد، کتاب ئەخزەریە نووسا، فرموڵە سێی جەهانیە نووسا. کەواتە من ئەمە وت لەبەر ئەوەی کە خەڵکە ئێمە لە ژێرە فشارە میدیاییە، تەنانەت سیاسەتمەدارەکان تەپیان لێشێوێت، نازان قەزیەکە بخوێنەوە. من مثالە ژیانە شەخسیەکم بۆ ئێوەدا، بزانە تازە وتی دەستی پێکرد، ئیستە ژنبراو خەزور و خەسوو گەشتی چنی تێخا، دش و ئەمانە گشتی چنی تێخا، گشتی خەریکە فیتنەیەکە، هەر کەسێ بەشە خۆی گەرەکێ بوەڕێت. جا ئەمە لە ئەستلاحە سیاسی پێی ئێژن دەوڵەتە قوڵ، دیپ ستیت. ئیستە دەوڵەتە لە سێبەر، دەوڵەتە سایە، وردە وردە دەست پێکە. لە ئێرانە عەلیە خامنەیی شواسە، عەلیە خامنەی و بەیتە ڕەهبەری من وتم بە هاوکاری ئیسرائیل و ئەمریکا کە و کوشت دایان لەوانەی کە مەشیابیان کوشتەیە. ئیستە لە ژێرە بازیە جاسووسگیری ئەدەیە بەوبەخت و پێپەتی و $100 و $50 کە خۆیان خستگیانە سەدا و بۆ ئەوەی شوێندەسەکانیان پاکەن و ئێدامەکەن وەپەلەپەل تا ئێستا جمهوری ئیسلامی لە جێگەی مەزڵوم دانیشێ، لە جێگەی مەزڵومێکە پەلامار دریاگە بە یەهود جەهانی، بە جەنگە ئارماگەدۆن، بە جەنگە ئاخرۆزەمانی مقاومەتی کردگە، بە ئەدەبیاتە ئیلاهیاتی ناوە خۆیان، ناوە شیعە لەگەڵ دەجالا شەڕی کردگە. ئەمە ئەدەبیات خۆیانەها، ئەمە ئەدەبیاتە دەوروبەریەکانیانەها، بە هەمان نیسبەت ئەوانەی تریش وائێژن. من ئەمانمە کەوت سەبەبکارە مەیدانین، تا ئێوە سەبەبکارەکانە مەیدانیتان وەبەرچاوێ، ئەمانە گۆڕانکاری دروست ئەکەن. سیاسەتەکانە دنیا لە تینگتانکەکان جێبەجێ ناوێت. خوی سەرۆکی وڵاتێک هەڵسوکەوتی کەسە نزیکەکانی لەسەر بڕیارەکانی تەئسیر دائەنێن، ژنەکەی لەسەر بڕیارەکەی تەئسیر دائەنێت، کچەکەی کوڕەکەی لەسەر بڕیارەکەی تەئسیر دائەنێت. شخصیەتە خۆی ئەگەر شخصیەتێکی تەحریک پەزیرە هەیەجان پەزیروێت لەسەر بڕیارەکانی تەئسیر دائەنێت. ئەگەر وەکو دۆناڵد ترامپ شەومەن بێت، وەکو زلنسکی شەومەن بێت، لەسەری تەئسیر دائەنێت. ئەها زلنسکی هەموو سەربازەکانی ئوکراینی دا بە کوشت، ئیستە لە ئوکراین پیاگ نەماگە بڕوا شەڕکات. سەربازەکانی گشتیان سەرەوەی 40 ساڵن، سەربازی ویان واتیا 80 ساڵەسی، پیایتیان نەما. بۆ لەبەرەوەی زلنسکی کابرایەکی شەومەن بوو، بەجێ ئەوەی کە ئینسانێکی ئستراتیژیست بێت و بە ئستراتیژیەوە ئەم شەڕە بواتۆ، ڕووبەرە میدیایەکەی بەلاوە مهم بوو، بۆیە کوشتەیەکی گەورە و فرە و فراوانی داگە. پس بازی تازە گەرم بوو. ئێستا هەیئەتە سەفیر دەست پێکات، ئێستا کوڵە فیتنە ئەڕۆنە بینە گشتیان، وەکو شەڕە دوو بنەماڵە. ئەمەژێ بمرم بۆت و ئەوە بۆ وای کرد و ئەوژێ بەخوا حەزمان پێ نەکرد، خەر ئەو پۆرتیشکاند و بەخوا خەڵک وایژن و خەڵک حەسوودن و ئەوە چۆن ئامریکاتەوە و گەورەیە و کابرایش ئەڕوات وا حەزی لە دۆناڵد ترامپ نیەژێ بەخوا خاس حەیامانە برد و ئەمرێ نەمێنێت و داوەشێت و دێ ئەمەکەی وەسە هیرۆشیما و ئەمانە وردە وردە کەڵەکە ئەوی ناگەهان ڕۆژنامەنگاری لە جێکێکا شتێ دەداتە دەرو، ناگەهان
ڕۆژنامە نگارێکی تر شتێکی تر ئەداتە دەرەوە فڵان کۆمپانی ئەسلحە سازی فڵان کۆمپانی سیگار سازی ئیستا بەسیجیەکانە ئێران زەو بە دەرولایەت ئوسولگەراکان جبهەی پایداری تەرەفدارانە ئەحمەدی نژاد تەرەفدارانە پزیشکیان ئیسلاح تەڵەبین سیاسیون بەیتە ڕەهبەری هەر کامیانی سە خەریکن نەرێشنە خۆیان دروست ئەکەن سەوارە بەر ڕووداوەکان بوێسن تەقەی ئەوەڵتان کردگە بوێسن ئەگەڕێنەوە وەکو پۆلە کۆتر ئەگەڕێنەوە وەکو پۆلە قاژ ئەگەڕێنەوە ئەو زاعەکە دووبارە بڕ ئەخوا لە زەرفە 24 ساعتە گوزەشتە ئێوە هەر زوانێک ئەخبار کە چەک ئەکەن بڕۆنە یوتیوب گوێ بگرن لە ئەرزشیەکانی جمهوری ئیسلامی لە بەسیجیەکانی گوێ بگرن لە سەڵتەنەت تەڵەبەکان گوێ بگرن لە مورادە وێسی و ئێران ئینتەرنەشناڵ گوێ بگرن لە BBC گوێ بگرن لە شەبەکەهای مختلفە تەلەڤیزیۆنی ڕسانەئی لە ئەمریکا گشتی خەریکە چیرۆک ئەهۆنێتەوە سوال جمهوری ئیسلامی بۆ لە ناوە تەمامە ئەم پایگا من ئەمە دیۆکە لە کلاب هاوس وت پێرەکەش لە کلاب هاوس وت فایلەکەی مەوجودە ئەمڕۆ BBC ئەمەی کردگەسە پرسیار بعد BBC ئەمەی دانە نیاگە سوال جمهوری ئیسلامی بۆ لەم گشتە پایگاهە یاڵەت متحدەیە ئەمریکا لە منتەقە ئەدا لە قەتەر بعد BBC کە ناویان ئەوات ناوە عەرەبستانە سعودی ناوات BBC ژێ بۆ نادا لە کوێیت بۆ نادا لە عەمان BBC زۆر زیرەکانە ناوە عەرەبستان ناوات ئەسڵن مهم نییە بیدایە لە عەمان یا لە کوێیت قەتەر خۆی وتی بەن لە من بەڵام ئەگەر بیدایە لە پایگای یاڵەت متحدەی ئەمریکا لە خاک عەرەبستانە سعودی هەیمەنەی ئەشکیا عەرەبستانە سعودی قەتەر نییە بن سەلمان ادعا ئەکا کە ئەمیرە عەرەبە وەکو مەعاویە گەرە کێسی عروبەیەکی تر لە بەرگە تازەیە سەکولاریزم و ڕەهبەریەتە مەعنەوی دینی بە هەبوونە کلیدە کەعبە دروستکات ئەگەر بیدایە لە پایگای ئەمریکایی لە عەرەبستان مەشیایە واکۆنیشی بواە دشکردەوەی بواە پس عەرەبستان هەڵنابژێرن قەتەر ئەوەنەیە وڵاتێکی بچووکی نەوتفرۆشە تەکە ئێرانە لە ئشتراکە مەیادینە نەفتی قەتەر دەروە شوێنە ئەوە ئەگەڕێت و پیاگی بزانن ئەلجەزیرە دائەنێت پارە ئەدات ئەوێت و ساپۆرتەرە ئیخوان الموسلمین پشتە حەماس ئەگرێ هەر لەبەرەوەی دەرکەوێ قەتەر وەقن هیچ نییە وە پوڵ و خاک وە پوڵ فرەس وەقن و خاک هیچ نییە قەتەر لە خوایسی ئێران 50 موشک بکا وەقت نییە بێجێ وەڵام موشکەکانی ئێرانم خستە خوارەوە ئێران پەلامارمیدا ئێران لە شەڕ بەینە ئیاڵەت متحدەی ئەمریکا و ئێرانە مەزنە من بازیم کرد لەگرا قەتەر ناوبان پەیاکە قەتەر گەورە ئەوێ قەتەر سەرێنە ناو سەرەکان دەرتێرێ کەس پێی نایژێ پیسکەی گەڵگەڵمێز تۆ لەکوێ هاتگی تۆ کامیتەوە کام گەڵوقنت تو چیت قەتەر ئیستا یەک ناوێک لە سازمانە ملەلە متحد یەک خاکێکی فرە بچووکە یەک ئەمیر نشینێکە بەسەر دەریایە لە نەفت و گازۆ گەرە کەسی بەواقەواقە خۆی زلکە خۆی بکاتێک برا گەورە پارە بات دەمە خەڵکی چەورکە قەتەر وەسە ژنە تامدارەکەی ناوە خانەوادە و گەرە کێسی بە هێلکۆڕۆنکردن بۆ خەڵکی و تەلەفۆنکردن بۆ عید میلاد و داوەتکردنی بۆ چوزانم خوانە ئێواران خزم بۆ خۆی ڕابکێشێ تا لە کریدیتەکەیان کەڵک وەربگرێ خۆی مهمکە قەتەر وەسە تازە پارەدارێک لە سلێمانیا کەوتکە بە من لە ڕانتێکا لە پڕێکا بووگە بە ساحێبی میلیۆنها دۆلار گەرەکی ئەم پارەیە نیشانی خەڵک بە شروعەکە بە قەرزدان بە کەسوکاری دەوروبەری تا نێژن ئەمە فڵانە کەسە سەڵق فرۆشە ناوە بازار بوو ئیسە پارەدار بووگە 20,000 دۆلاری دا ئەنی خەڵک بیخوات هەر لە بەروی ناوی بزڕێ لە خۆی و میوانی ئەگرێ لە خۆی وە خەڵک داوەتەکە بۆ خەتە نسوورانە کوڕی
تا خەڵک بێژن وای چ ماڵێکی هەس و چ ماشینێکی هەس و ئەمانە قەتەر واسە. ئەگەر ئێوە ئەوزاعەکەتان وا خوێند و ئەمەی کە تۆ ئێوێنی تەرکیبێکە لە ژیانە ڕۆژانە کە تۆ گشتی ئەزانی. ئاگر بەس سەرەتایی داسانەکەس. من بە ئێوە وتم بۆیان ناچێتە بەرەوە، ئیمکانی نییە بۆیان بچێتە بەرەوە، لەبەر خاتری ئەوەی ئەم ژیانە پڕە لە گۆڕانکاری، ئەم ژیانە ئێعمالە قودرەتە ئەمە بەسەرە ئەو یەکیە لە هەرکوێ قودرەت هەست بە قەوڵە فوق و مقاومەتیش هەست. تۆ ئیشی بزانی ئیلتیجای مقاومەتەکان بەرەو کوێچێت، مەنافع و بەرژەوەندیەکان بەرەو کێچێت. ئەوسا لە جافی ئێمەیان و چوکڵەشکێن، بزانی چوکڵەشکێنەکانە بینیان کێن، کوڵەفیتنەکانە بینیان کێن. ئەمانمە گشتی وت بە زوانێکی سادەی ئەوامانەیە خۆمانی تا ئێمە لە بازیەکە تێ بگەین، ناوێ کاورا گەوچکەی پیچیدەیکەی. هەواستان بێت دەوڵەتە ئێرانی ئیستە وە بەهانە هەرچی بەوبەخت و گەوج و نەفامە ئەیانگرێ و ئەیدامێنەکە تا ئیسە ڕەوایەت سوارکە. ئێمە مەزڵوم بووین، ئێمە مشتێ نفوزیمان تێکەوت بوو، مشتێک خائین و وەتەن فرۆشمان تێکەوت بوو. ئەها خائین ئەعدامەکەین، یەک نەفەر ئێتراز ناکە بێژێ بوو جاسووس ئیسرائیلی ئەعدامەکەی، یەک نەفەر ئەعتراز ناکە. لە دنیای ئەمڕۆژیشە هیچ کەس لە وڵاتانە غەربی هیچ ڕای گشتیەک ئێران مەحکوم ناکە. اتفاقاً ئێعدامەکان کە ئیستە ئێران ئەیکات خەڵکە ئوروپا و ئەفکار و عمومیە جیهانیەژن دەست خۆش. تۆ تەکە خائینە بە خاکە خۆیان خاس بەرخوردەکەی، تۆ زەربەت خوارد لە خائینە لە ناوە دەروونە خۆتا، لە گراکان کە تیان دانیای جاسووس لە وەختە شەڕائیشی ئەعدامیکەی. ئەمە ئەوێت تۆ ئێعتبار بۆ جمهوری ئیسلامی، ئەوێت تۆ ئێعتبار بۆ ئێران. جا لەم شەڕە گێڕانەوە یان نەڕیشنەتەکە یەکتریا ئیستە جەنگە ڕەوایەتەکان کە دەسی پێکردگە، ئەم جەنگە جەنگی لێ تێتە دەرەوە، دووبارە جەنگی لێ تێتە دەرەوە، بە شەرتێکە سرعەت و شدەتی واوێتە. یەکێ لەو کارانە ئیستە من ئەیکەم، من ئیستە خەریکم ئەو ڕەوایەتە دەرەخەم، ئیستە دوای ئەمە من ڕەوایەتە خۆمم هەست، منیش تێم ڕەوایەتە خۆم لەم شەڕە نەمایشیە کۆنتڕۆڵ شدە ئەەکەم. وە کردیکیش من تەیە دیبەیتایی گوزەشتە و لە کڵاپ هاوسی شائیکەم. سەبەبەکەی ئەمەوە کە بە سرعەت بێ ئیتلاع قبلی من هاتم ئەمەوت لە کاتێکا کە شەرایط و گفتوگۆ مناسب نەبوو، سرفەن و سرفەن ئەمەسە کە من لە تەعقیب ڕەوایەتەکانە جێ نەمێنێم. شەڕ ئەسڵی فیلدە ئەسڵی ئیستە فیلدە نەڕیشنە گێڕانەوە. ئەمەش گێڕانەوەی خۆمانمان هەست. یەکێ لە کارهایە کە من ئیستێشە بیکەم نێڵم لەم گێڕانەوە دەوڵەتە بێشەرەفە ئێرانی خەڵکە کورد من خەڵکە ئەم سەرزەمینە بگرێەوە ئێعدامیان کا بێگوناح بێگوناح لە بەر خاتری نەفامیەکەی نەزانیەکەی. دانێ کۆڵبەر بگرێ ئێعدامیکە، دانێ ئەحمەقە دموکراتی و کۆمەڵەیی ئێعدامکە کە لە ئەحساساتەوە کەوت کەسە شوێنە ڕەحبەران ئەحمەقتر لە خۆی بە تەحلیلە غەڵەتەوە. ئیستا منیشێ بەر بەمە بگرم، بە تەمام قودرەت بەری پێ بگرم تا نێڵم دەوڵەتە ئێرانی ڕەوایەتە خۆی بکە. و ئەمما لەبیرتان نەچێ سێ کارکتەرە عەلیە خامنەیی، دۆناڵد ترامپ و بنیامین نەتانیاهو شاهکارن بە شدەت مشتعلن بۆ گۆڕینە بڕیارەکانیان، بۆ واکونشدانە جۆرێکی تر. پس شەڕ دەسی پێکردگە واینە وەسەتە شەڕەکە، گۆم هەرچی قوڵتروێ مەلەی خۆشترە. ئەمانمە بۆ ئێوە وت خەڵکە کوردەوار تا بزانن جەریانە سیاسی ڕەهبەریەتە سیاسی شەڕ بۆ کوردکردن سرفەن کلاشینکۆف نییە بیکەیتە شانە بڕۆی تەقە لە پاسدار بکەی. تۆ شەڕ ناناسی، شەڕ ئەبعادە وەسیعتری هەست، خەیلێ گەورەترە، بۆیە ئیشێ سەبرە بوێ، تەحملە بوێ، لە کۆڕی دانیشی. ئێژێ من سەیاڵکەی گوزەرگان نشینم، ڕاوکردەی کەڵان و هیچ ناوینم. تۆ ئەگەر کەڵکوژوی دانیشی سەبرەکەی تا ئەگاتە تیڕەسە وەلێ ئەدەی.
ئەگەر بە زرمە هەواپەیما و بۆم خەڵەتیاون ئێوە ئیشی بزانن ژیان سەرتاسەر شەڕە ئێوە ئیشی بزانن کارە یەک سیاسەتمەدار لە شەڕ هیچ وەخت ناوەستێ ئەو وەختە خەریکە کۆمەلگا ئیدارەکە زیاتر شەڕەکە لەگەڵ دەسەڵات خوازانە دەوروبەریە لەگەڵ ململانی کەرەکانیە لەگەڵ ئەوانەی وا موئامرەی بۆکەن لەگەڵ ئەوانەی وا گەرەکیانە کورسیەکەی لە ژێر پیادا کێشن لەگەڵ ئەوانەی وا ناوی ئەزڕێنن ناوی خراوەکەن تۆ دائیمەن وەکو سیاسەتمەداری وایتە ناو شەڕە چون خەڵک خاس گوێ لە تۆ ناگرێ خاس دیاردەی شەڕ ناناسێ و لەسەر گریمانەکانە خۆی خەریکە دنیا ئەوێنێت لە قسەکانە تۆ تێناگات نافامێت وەختێ تۆ ئێژی کابران نیەتی ئەمەسە وا بکە بەڵام ساحەکە ئیجازەی پێنادا ساحەکە 2000 فتی گەرەکە کاکە خۆیوە گۆرانی کوردیتان گوێداگە کابرا ئێژی سەبەبکار نایەڵێ ڕەقیب نایەڵێ من بە تۆ بگەم ماڵی ئەو کەسەی وێران بێ تۆی لە من دوورخستەوە متوجه بوون پس هەمیشەی عاملی مەوجودە کە نایەڵێت تۆ بە نیەتت بگەی نایەڵێت و تۆ ئیشی بزانی کۆمەلگا پڕە لەم ئەواملە پڕە لە کانونگە لە قودرەت پڕە لە بەرژەوەندی شرکەتگە لە گەورە پڕە لە ئینسانگە لە مختلف و ئەمانە تەأسیر دائەنێن لەسەر ڕەوەندە قەزایە ئیستە شەڕ گێڕانەوەس مطمئن وە گەرەکیانە هەرسێکیان بە بەرەندە بێنە دەرو ئەم اتفاقە ناکەفێ لە جێگەیەکا فووی تێکرێتەوە سەر لە نوێ فووی تێگرێتەوە چون ئەگەر وە بیرتان بێنمەوە شەڕتان کردوێت لە وەختە شەڕا تۆ نازانی چه اتفاقی گەوت سەرگەرمی نەخۆی وەختێ تی تۆ شەڕەکە تعریفەکەی تازە حەماسە ئەگرێ ئەو لەوێ هەڵسیام و مشتێکم لێدا و بۆکسێکم بۆ هاورد و کاورا لە پشتا دووجمێنیدا و ئەمێکی چەقۆیەکی گرتووە دەسە و من لام کرد و حەماسە ئەدگرێ لە پڕێکا کافیە یەکی جرتێکە بۆ لێبا شێتەکە ئەمانیشە ئینسانن بابزانن دەستگاه میدیایی هەمان کارەکە فیتنە هەمان کارەکە ئەگەر لەمە تێگەیشتین بەم دیبەیتە کورتە من گەرەکم و بێژم بازیەکە نەچووگە کە بچێت بازیەکە تازە دەسی پێکردگە و ئێشێ ئێمە ئاگاهانە و بە تەمام قودرەت و لەم بازیە حزورمان بوێت و لە ئیلتجایە کە خۆمان گەرەکمانە مەسیرەکە هدایەتکەین و تەمامە گێڕانەوەکان باتڵکەین و لای ئێوە خۆش